ئەگەرچی نزیکەی 20 ساڵە هەوڵی جۆراوجۆر لەسەر ئاستی تاک و گروپ دەدرێ، بەڵام دوجار و بە هەوڵی چەند گەنجێکی کورد شێوەزاری سۆرانی لە زمانی کوردی بۆ لیستی وەرگێڕانی زمانە جیهانیەکان لە گوگڵ زیاد کرا. ئەوەش لە کاتێکدایە لە پێشتر شێوەزاری کوڕمانجی زمانی کوردی جێگیر کرا بوو. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. زۆر جار لە پرۆگرامەکانی پێشووتری بنکۆڵ باسی کێشەکانی بواری تەکنۆلۆژیامان کردووە، بەڵام ئەم جارە باز لە سوود و داهێنانەکان و هەوڵی کۆمەڵە گەنج دەکەین کە لەم بوارەدا خسوێنەتە گەڕ، بە تایبەتی هەوڵەکانی دانان و جێگیرکردنی شێوەزاری سۆرانی زمانی کوردی لە گوگڵدا، لە هەمان کاتدا هەوڵی کۆمەڵی کەسانی دیکە لەوانە دانانی نەخشەی شارەکانی هەرێمی کوردستان بەشێکی لەسەر نەخشەی گوگل ستریت ڤیو ماپ و توانست و تاقیکردنەوەی کۆمەڵێک گەنج بە تایبەتی یەکێکیان دەخەمەڕوو کەوا توانێتی لەسەر ئاستی عێراق و لە توانست و تاقیکردنەوە پلەی یەکەم بەدەست بێنێ کۆمەڵێک بابەت و داتا و زانیاری ورد. لە پرۆگرامی ئەمجارەی بنکۆڵدا باس دەکەین کەوا تەکنۆلۆژیا دەتوانێت زۆریش بەسوود بێ ئەگەر بە دروستی بەکاربێت. لەگەڵمان بن. لەم پرۆگرامەدا تیشکی گەورە لەسەر وەرگێڕانی شێوەزاری سۆرانی زمانی کوردیە لە گوگڵەوە، بەڵام هەوڵی دانانی نەخشەی کوردستان لە گوگل ستریت ڤیو ماپ و توانستی گەنجێک لە پێشبڕکێی هاشکۆد لە گوگڵ کە 15 ساڵی تێپەڕ نەکردووە لەبیر ناکەین. هەوڵەکان بۆ چەسپاندنی شێوەزاری سۆرانی زمانی کوردی هەوڵی گروپین و بە شێوەیەکی خۆبەخشانە و شەو ڕستە و پەڕەگرافی زۆر کاری وەرگێڕانی بۆ کراوە، لە ناو سیستەمەکەدا جێگیر کراوە. کارەکە لە ناو خزمەتگوزاری گوگڵ کراود سۆرس ئەنجام درراوە کە وەک بەرهەمێکی گوگڵ هەژبار ناکرێ، چونکە تا ئێستاش لە لیستی بەرهەم و خزمەتگوزاریەکانی گوگڵ نییە، بەڵکو لە خەڵکەوە بۆ خەڵکە لەلایەن گوگڵ پاڵپشتی کراوە و لە کۆتاییدا کۆی سیستەمەکە لە قازانجی کۆمپانیای گوگڵە. ئەم پلاتفۆرمە فۆکەسی لەسەر ئەو ناوچانەیە کە داتای زۆریان بەردەست نییە، بۆیە سەرەتا لە باشووری ئاسیا دەستی پێکرد، دواتر باشووری ئەمریکا، پاشان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەنگاوی داهاتووش ئەفریقا دەبێ. لەو پلاتفۆرمەدا کار لەسەر هەموو خزمەتگوزاریەکانی گوگڵ دەکا لە وێنە و کامێرا و نەخشە و دەنگ و گەڕان و وەرگێڕان و زۆری تر. دوای بەردەستبوونی شێوەزاری سۆرانی لە زمانی کوردیدا لە وەرگێڕان، کۆمپانیای گوگڵ ناوی هەریەکە لە بۆکان حەسەن ناسراو بە بۆگانجاف و میدیا غازی زادە، ڕۆشنا عومەر، سامان وەیسی پور و سەرچیا خورشیدی هێنا کە ڕۆڵیان هەبووە لە زیادکردنی شێوەزارەکە و سپاسی کردوون. لە گەڕێکی مردانم لە پارێزگای هەڵەبجە لێرە لەم گەڕەکە لەم ماڵە کەسێکە بینم کاک بۆکانجاف لەگەڵ هاوڕێکانی وەکو یەک تیم لە 2015 هەوڵێکی زۆریان نا 2000 پلان و هەوڵەکەیان سەری گرت، ئەویش زیادکردنی شێوەزاری سۆرانی زمانی کوردی بوو لە گوگڵ، لە وەرگێڕانی گوگڵ. لێرە چمە ماڵەکەی لەگەڵم بن. بێگومان بۆکان شانازیە نەک بۆ هەڵەبجە بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێ بێ. سڵاو لێبێ، چۆنی کاکە بۆکان؟ ئەحواڵت دیمانە و بەخێر، ماندوو نەبی، شانازیت پێوەکەی، یاخوا خۆش بیت. فەرموو با پێکەوە بزانین چیتان کرد. فەرموو جەنابەت بەخێر، زۆر زۆر سوپاس، ماندوو نەبی. بۆکانجاف کوڕی قوربانیەکی چەکی کیمیایی هەڵەبجەیە و باوکی ساڵی ڕابردوو لە ژێر کاریگەریە و چەکە کۆچی دوایی کرد. دەرچووی بەشی زمانی ئینگلیزی زانکۆی سلێمانی بوو کە دواتر بەشەکەی چووە سەر زانکۆی گەرمیان. لە ساڵی 2015ەوە لە ڕێگەی کۆمەڵی گوگڵ کراود سۆرسەوە لە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ کەسانێکی خۆبەخش هاوکاریان کردووە و پێکەوە دەستیان بە وەرگێڕان کردووە. لە ساڵی 2009ەوە بانگێشتی وڵاتی سەنگەفۆرە کراوە و ڤایرۆسی کۆرۆنا ڕێگیری کردووە لەوەی گەشت بکە بەرپرسانی گوگڵ لە وڵاتە ببینێ. بەوتەی خۆی زیاتر لە 1 ملیۆن داتای وەرگێڕاوەتە سەر شێوەزاری سۆرانی زمانی کوردی. ئەتوانم ئێستا بڵێم کە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگای هەموو تاکێکی کورد 133 زمان نەزانێت لە شوێنەکە پێویستی پێ بۆ سەردانی هەر وڵاتێکی کرد و هەر کەسێک لە وڵاتانی دەرەوە سەردانی ئەم وڵاتیان کرد ئەتوان بە ئاسانی گفتوگۆی لەگەڵا بکەن و ئەو پێداویستی و ئەو شتانێکی ئەیانەوێت لە وەرگێری گوگڵەوە وەریگرن و دواتر بەکاری بێنن. ئێمە ئەو وەرگێڕانانەی کە لە وەرگێری گوگڵ بەکارێنین ئەتوانم بڵێم لە 180 بۆ 85
زۆر باشە و لەگەڵەوەش من ئاگادارم ئەگەر ئاگادار بن ساڵان لە 2020 زمانی کوردی شێوەزاری سۆرانی لە ژێر ناوی 5 زمانە بوو بە تاقیکاری کۆمپیوتەرەکەشم کوژاوە لەبەرەوەی باترەکەی مردووە. پاترێکی مردووە. بەڵێ ئەوەی جێ سەرنجە کە من هاتوە ماڵی جەنابتان کێشەی ئەومان هەبوو لە کوێ دابنیشین بەردەوام لاپتۆپەکەی بە شەحنەوە بێ کاکبۆکان ئەگەر ئەوەن بووی بە کارەباوە نەمێنیان جوڵەی بکە لاپتۆپەکە دەکوژێتەوە هەر بۆ ئیشی پێکرد بۆ لاپتۆپە باوەڕکە بیانیەکانی ژێستا زۆر خۆشحاڵن کە ڕەنگە پێشتر زۆر ئیشیان بە هەمومان هەبوو بێ و زمانیان نازانین یان تێگەیشتنمان کەسێکمان پێویست بوو کە شارەزای زمان بێ نەبوو کاکبۆکان وەرجێڕانی و دەقەم بۆ بکە بۆ سەر زمانی ئینگلیزی پێویستم بۆ لەگەڵ بیانیە گفتوگوی کە ڕۆژنامەوانی بکەم ئێستا بۆ ئەویش زۆر جێ نرخ و ئاسوودەیە سەبارەت بۆ خاڵەکە ئاماژە بۆ شتێکی جوان کرد کە بیانەکان پێویستیان پێدی حەزەکەم ئاماژە بە خاڵێک بم کە توانم بڵێم نیوەی سەرکەوتنیان پرۆژە بۆی ئەوە بوو من لە ساڵی 2016 لە بۆ حەڤە ئەلەو بەینا بوو پێم وا بێت لە کۆتایەکە لە سەرەتاکانی حەڤا بوو ئالەو ناوە بوو من کۆنسوڵی گەشتی ئەمریکان بینی لە هەڵابجێشیت ئەوە بوو بە تایبەت بانگێژی کردم بۆ لای خۆی قسەمان لەسەر زمانی کوردی کرد کوردی شێوەزاری سۆرانی هۆکارێکی سەرەکی ئەوە بوو وەک ئاگاداریشین لە کۆنسوڵخانەی گشتی ئەمریکا لە پەیجی فەرمی خۆیان بەڵاویان کردوێتەوە ئەگەر بینی بێتان ڕۆژانە ئێستشدا تا داخەڵکردن هەبردەوامە ئێستاشدا داخەڵکردن لە ئێسای بەردەوام بەڵام بەداخەوە ئەمڕۆ یەک شتم بینی زۆرم پێ ناخۆش بوو هۆکارێکی تەنها ئەوە بوو کە چەند بەکارهێنەرێکم بینی دوایەوە کە پرۆسی زمانی کوردی شێوەزاری سۆرانی سەرکەوتوو بووە ئەڕۆن لە خۆیان و وەرگێڕانەکەن وەرگێڕانەکە جۆ نییە بڵێ شت بنووسنیاننا هەر بۆن مجار وایە یەکە نووسی و ئینێرە 2 3 4 بەو شێوەی نێرە بەس بووی وەرگێڕانەکانی زیاو بێ بووی بڕاتە پێش و ئەمە خۆی لە خۆیان کێشە بۆ زمانی کوردی دروستەکە. زانکۆی هەڵەبجە هەر لە پێش ڕاگەاندنی فەرمی جێگیرکردنی شێوەزاری زۆرانی زمانی کوردی لە گوگڵ ڕێزلێنانیان پێشکەشی بۆ کان کردووە. بەرپرسانی زانکۆکە داوای دروستکردنی ناوەندێکی فەرمی بۆ سەرپەرشتیکردنی ئەو بابەتە دەکەن و وای دەبینن کە لە 100% ناتوانرێ لە ڕووی زانستیەوە پێش بە وەرگێڕان لە گوگڵ ببەسترێت. بێگومان ئەم کارێکە کاکبۆکان و هاوڕەکانی کردویانە کارێکە هەموو چین و توێژێکی خوێنەوار و نەخوێندوار سوودی لێ ئەبینی. بە تایبەتی ڕەنگە لە ناوەندە ئەکادیمی زانستیەکانە لەناو زانکۆکانە چ مامۆستای زانکۆ چ بە تایبەتی خوێندکارانی زانکۆ چ توێژەران سوودێکی زیاتر ببینن لە زمانەکانی تر کاتێک کە تۆ زمانی کوردی حزوری هەیە لەناو گوگل ترانسلیتەوە بەرامبەر بە زمانەکانی تر بۆ گێڕانەکە کە ئەمە ئیشێکی ئەجگار گەورەیە. یەکێک لە کێشەکانی ئێمە لە زانکۆکانە ئەوەیە بە تایبەتی خوێندکاران جگەل لە زمانی کوردی زمانەکانی تر نازانن. ئێمە هەمیشە کاتێک کە ئەرکیان پێین وەکو توێژینەوەی زانستی وەکو راپۆرت ڕاستەخۆ پرسیارەمان ئاراستەیە کرێت کە ئایا سەرچاوەکانی بە چ زمانێکە چونکە بەشێکی هەرە زۆری خوێندکاران ئەمڕۆ تەنها شارەزایی تەواویان لە زمانی کوردی ئاەتیانە شارەزایی لە زمانەکانی ترایە بەڵامانە کەمن بە گشتی زمانی کوردی لایوان زمانی یەکەمە بۆیە کاتێک کەواجبێکیان ئەیتێ راپۆرتێکیان ئەیتێ یاخۆ توێژینەوەیەکیان ئەیتێ ڕاستەخۆ ئەو گرفتیان بۆ دروستە بێت کە چۆن سوود لەم کتێبە عەرەبیە یا ئینگلیزیە یان سوود لەم توێژینەوە بە زمانێکی تر کە نووسراوە جگە لە زمانی کوردی چۆن سوودی وەربگرن بۆ گێڕانی بۆ بکەن بۆ سەر زمانێکی خۆیان بۆی ئەم هەنگاوە هەنگاوێکی گەورەیە کە ئەتوانێت ڕێنوینی ئەوانە بکات و پێیان بڵێ هەر توێژینەوەیەک هەر نووسینێک هەر راپۆرتێک لە شوێنێکی راپۆرتێکی زانستی لە شوێنێک لە جێگایەک بە هەر زمانێک هەبێت بە تایبەتی ئینگلیزی و عەرەبی ئەمانە ڕاستۆخی خوێندکارەکانمان ئێستا توانن وەرگێڕانی بۆ بکەن بۆ سەر زمانی کوردی سوودی لێ بین. زۆر باشە لە 100% خوێندکار قوتابی ئەتوانێت یان مامۆستای کە پەیپەرێکە کات توێژینەوەیکی هەیە بەڕاستی ئەتوانێت سوود لەم وەرگێڕانە ببینێ واتە وەرگێڕانێکی تەواو زانستی و ئەکادیمی و بێکێشەیە خۆی سروشتی بڵێکی تۆ لە گۆڤارێکی ئینتەرناشناڵ دیکە بڵێ زمانە کردومە سروشتی گوگل ترانسلیت وهایە نەک بۆ زمانی کوردی و زمانەکانی تر بۆ هەر زمانێک کە دایناوە ئەو زمانەی کە تایەتی ناتوانین لە 100% بۆ ئیشی فەرمی و زانستی لە 100% پشتی پێ ببەستی لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران حەقە ناوەندێکی زانستی بواری زمانەوانی دابنرێت کە کاری ئەوە بێت کە هەر شتێک هەر کاری ئەوە بێت کە سپۆنسەری ئەم پرۆژانە بکە کە لەلایەن هەر کەسێکەوە ئەنجامەدرێت لە کوردستانە بۆ ئەمە سپۆنسەری مادی و معنەوی کاکبۆکان و هاوڕێکانی بکە کە خەریکی ئیشێکی ئاوان. تەنانەت پسپۆڵان و ئەندازیارانی گوگڵ دەڵێن دەکرێت لە وەرگێڕانەکەدا هەندێک کات هەڵە دروست ببێ بەڵام بە شێوێکی گشتی کواڵەتیەکی باشی هەیە و ئەگەر هەڵەش ڕوو بدا بەکاربەران دەتوانن وەرگێڕی گوگڵ ئاگدار بکەنەوە ئەوانیش کار لەسەر باشترکردنی بڕگە و تێگەیشتنەکان دەکەن.
یەکێکی دیکە لەو گەنجانە دەبینم کەوا خاوەنی ویکیپیدیای کوردیە و لە ساڵی 2014ەوە کاری لەسەر چەسپاندنی شێوەزاری سۆرانی کردووە. باسی ئەوم بۆ دەکات لەگەڵەوەی کارەکە خۆبەخشی بووە، بەڵام لە بابەتی کیبۆردی کوردیدا کە لەم ساڵانەی دواییدا کێشەی لە سیستەمی iOS هەبوو تەنانەت لە ویندۆزیش کیبۆردی کوردی نەبوو، ئەوە ژوای دەکرد کارەکان ئاڵۆستر ببن. هەرچەندە ئێستا کیبۆردی کوردیش چەسپاوە و ئەو کێشەیەش نەماوە. هەندێک کێشە هەبوون دروست ببوون لە نووسینە کوردیەکان بە تایبەتی لەسەر ئەوەی کام پیتەکان هەڵبژێرێن هەندێک پیتی ناستاندار لە نووسینەکان دەبیندران ماوەیەک بوو تاوتوی ئەم مەسەلانەمانە کرد تاکو بتوانین بە زۆرێک حەلیان بکەین. زۆر باشە چەند دقت ئەگە بە ژمارە پێم بڵێ کاری وەرگێڕانی بۆ کردوانەگە بە وشە لە یاد بێ. بەڵێ بە وەرجێڕانەکان کە دەیدان لە ئینگلیزیەوە بۆ گوگڵ لە بەرنامەکە هەم بە وشەی دەدا هەم ڕستەی دەدا. ئەو ئامارانێ من کە تاکو ئێستا کردومە نزیک 36,000 وەرجێڕانە و بە هەمان شێوە 36,000 دق هەم وشە هەم ڕستە دەگرێتەوە و هەڵسەنگاندەکانیش تقریبان هەر لەو دەوروبەری ئەو ژمارانی نزیک 36,000 وەرجێڕانی ئەوانی دیکەمان ئەوە کردووە هەڵسەنگاندووە. ئەم کارەتان لە شێوەی گروپ بوو خۆبەخشانە کردنیان دامەزراوەیە کە بوو پاڵپشتی تامکە سەپۆرت تامکە. کارەکە هەر لە سەرتاوە خۆبەخشی و هەرەوەزی بوو. ئێمە ئاگادار نەبووین بۆ نمونە هەر کەسێک لە لایەکی کوردستانەوە کە بۆن بە پرۆگرامەکەی زانیبە لە خەمخۆری خۆیان بۆ کوردی داهاتن بەشداریەکەن دەستی هەموو ئەوانش خۆش بێت کە بە خەمخۆریەوە بەشدار بوون سەرڕای ئەوەش بەداخۆ بڵێم هەندێک ینی بەشداری خراپیش دەکران هەندێک کەس داهاتن بۆ نمونە وەرجێڕانیان باش نەبوو بەڵام هەر وەرجێڕانیان دەکرێت. چی ئەوەی کە زانی بێتان ئامانجی وەرگێڕانێکی خراپ ڕاستی لەوانێ خۆی وەرجێڕانی باش نەبوو بێ بەس هەر حەزی کردو بەشداری بکە ینی لە کاتێک هەستیشی پێ نەکردووە بەڵام لەوانێ زەرەی پێدا بێت. کاری دواترتان لەم پرۆسەیە چیە بێ بەتایبەتی خەڵکێکی زۆر ئەپرسێت لە ڕووی دەنگەوە چیە؟ بەڵێ سەبارەت بەکاری دواتر ینی پرۆژەی زۆر زیاتر ماوە لەسەر ئینتەرنێت لەسەر مۆبایل کە بە کوردی بکرێت بەتایبەت لە تویتەر بانگەشێکی باشمان بۆ کرد ئێستا نزیکەی 6 ساعات دەنجی ئاخێوەرانی کورد تۆمار کراوە شتێکی زۆر باشە بەڵام بۆ ئەوی سیستەمەکان باشتر ببن ئەو داتایە بەکاربێنن بۆ دواتر کە سیستەمی 6 کاتژمێر تۆمار کراوە 6 کاتژمێر تۆمار کراوە نزیک زیاتر 50شی پشتڕاست کراوەتەوە داتاکە ینی لەوێش بە هەمان شێوە هەندێک دەنگی هەڵ ئەوانە تۆمار دەکرێت پێویستە پشتڕاست بکرێتەوە ئەوە دەست پێ کراوە بە گوگڵیش پرۆگرامێکی هەیە بەڵام لەویان هێشتا کوردی دانە ناوە ئەگەر لەوی زیاد بکرێت ئەگەری هەیە لە چەند ساڵی داهاتوودا سیستەمە دەنجەکانش پشگیری کوردی بکەن بۆ من هەر لە مۆبایل کەسێک پێویستنیان ماوێکی زۆر خەریکی نووسین بێ هەر قسەی بکە یەکسەر دەنگەکەی ببێت تێکست وەروها بۆ وەرجێڕانەکەشی بۆ بکە یان ئەوەتە بۆ نمونە ئێستا کۆمپانیەکان خەریکن سیستەمی وەرجێڕانی دەنجی پێشکەشەکان بۆ نمونە من یەکسەر قسە بکەم بێەوەی هیچ تێکستیەدا بێ مۆبایلەکەم یەکسەر کوردیەکەم وەربژێڕە بۆ زمانێکی دیکە. هەر لەگەڵ چەسپاندنی شێوەزاری سۆرانی زمانی کوردی ماوەی زیاتر لە یەک هەفتەیە بۆ ئەوەی ڕکابەری ڕیزبەندی بکرێ لە پێناو دەرخستنی ئەوەی چی یەکەم و دووەم و تا دواترە بە هەزاران داتای هەڵە خراوەتە ناو سیستەمەکەەوە کاوە زیان بە پرۆسەکە دەگەیەنێ لەگەڵ ئەندام عومەر گفتوگۆ دەکەم کەوا ماستەری لە ژیری دەستکرد واتە ڕۆبۆت هەیە بنەڕەتی کاری وەرگێڕانەکەش لەسەر ڕۆبۆت دەکرێت فێر دەکرێت چۆن ئەو وشە و ڕستەیە وەڵام بداتەوە ئەو بەوردی پێمان دەڵێ ئێستا چی دەگوزارێ کۆی کە گۆڵ ئاماژە پێداوە چەند ناوکەم 5 بۆ 6 ناون بەڵام وەکۆی عام ئەمن تقریبا زیاد لە 30,000 کەس خەریکی تەرجمەکردنی ئەوەیە تەنان 30,000 کەس تەنان ئەگە بێگرستەش بێ بۆی ئەمن دەستخۆشی لەوان دەکەم کە ئەوانەی کە زۆرترین وشەیان تەرجمە کردو تەنانەت ئەوانش کە یەک بە یەک و 6 تەرجمە کراوە بەڵام لێرەدا کۆمەڵک شتێک کە بۆتە ئەو منافەسەی کەوەی چێ یەکەمە و چێ دووەمە و چێ سێمە و چێ زۆرترینەوەی کردووە وای کردووە یعنی کۆمەڵک داتای غەڵەت داخل بکرێت لە کراو سۆرس یا لە خولەبەشی وەرجێڕانی زمانی کوردی خەریکە پرۆسەکە لە گروپی بە شخصی و بە کەسی تقریبا ئەمن دەتوانم وە بڵێم لە ڕێڕەولای داوە ئێستا حالیان ئێستا بۆ نمونە ئەمن چەند تێستێکم پێکرد چەند وشەیەکەیە کە بان قەس داخل کراوە ئەزە مۆزوعی سیاسی لە پشتە مۆزوعی شخصی لە پشتە مۆزوعی دەرکەوتنی ئەعلامی لە پشتە یان ئێستا لەو ستێپی ئێستا بە هەزاران بەدەیان هەزار تەرجمەی غەڵەت کراوە یعنی خۆم ئاگادارم من خەڵکەکەی تەنها بۆ ئەوی ڕەنجی بەرز بێتەوە بەبێ ئەوەی کە زمانی ئینگلیزی شارەزا بێ هەستا بە تەرجمەکردنی ئەو شانە خۆی ئاخر ئەوەیە قسەکە ئەو منافسە ئەوەندێکە من تەماشا دەکەم ئێستا لەم سرویسە ئێستانسکە 20 زمان زیاتر زیاد کرا ئەمە تەنها ناو کورسەری هەڵدا سەراحەتەن ئەویش دەتوانم بڵێم ئیعلام وای کرد یعنی ئەو منافسە دروست بوو لە بینی ئەوانەی کە تەرجمە دەکەن وایان کرد مەسەن بۆ ئەوەی کە ڕیزبەندی زیاتر بکرێ و هەڵایەکی ئیعلامی و سواری شەپۆڵێکی ئیعلامی بکرێن
خەڵکەکە بوو ینی بە غەڵەتی داتای تەرجمە کردو ئێستا ئەوەی کە ئێستا ڕاستە ئێمە زۆر سوودمەند دەبین کارێکی پیرۆزە ئیشێکی زۆر گەورە کراوە بەڵام سەراحەتەن بەو نەمەتەی ئێستا زۆر لە ڕێڕەوی خۆی لای دەدا و هەزاران و دەیان هەزار وشەی غەڵەت تەرجمە کراوە ئێستا تۆ مەسەلەن کەسێک کە تەرجمە دەکات لەسەر چ ئەساسێک تەرجمەی دەکات نە ئەکادیمیە نەوەرجێڕی ئینگلیزیە هیچ دەزانێت دەکرێت ڕێک بخرێتەوە بەڵام ڕێکخرانەوەکە ئەوەی دەوێت پرۆسی دەوێت سەرپەرشتیکاری دەوێت مەسەن شخصیکەی دەوێت دامی دەوێت بەڵام ئەوەی ئێستا هەیە وەکو لە یەکەم پرسیارش کە جەنابەت ئاماژ پێکرد کراوسۆرسیە کراوسۆرس لە خەڵکو بۆ خەڵکە بەڵام لە زۆربەی وڵاتانی تر بە ڕسمی پشتگیری ئەو گروپانی کراوسۆرس دەکرێن بۆ ئەوی داتایەکی دقیق بکەن بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە من خەڵکەکەیە نە دەرچووی زمانی ئینگلیزیە نە لە پاکسازی وشە دەزانی نەدەزانی وەرجێڕام بکە تەنها لەبەر ئەوەی ڕانکەکەی بەرز بێتەوە داتایەکە داخل دەکات گۆگڵیش تعامل لەگەڵ داتایی دەکات یعنی بۆ نمونە تو بڵێ وەکو نمونە گۆ کە دەکات بڕۆ تۆ بنووسەوەرە گۆگڵ ئەو وەرەی داخل دەکات کاتێش مەسەن ئەگە بە گروپ ئیش لەسەویشە بکرێ مەسەن بە گروپ بە غەڵەت تەرجمە بکرێت بۆ غەڵەتەش دەڕۆ جێگیر ئەو ڕۆبۆتەکە ئەو ڕاهێنانی کرد لەسەر ئەو وشەیە بە هەڵە هەرەوە دەیاتەوە ئەوە کە وشەیەک بە هەڵە داخل کرا مەڵێ ئەو بەیسی تەرجمەکە خۆبن ئەو ئەرتفیشەڵ ئینتلیجەنس دەیخات و بندەستی خەڵک دەڵێ پاکسازی بۆ بکە بەڵام ئەگەیسا مەسەن لە ڕابردوودا هەوڵەکە بوو کە بان قەست بە غەڵەت تەرجمە بکرێت ئێکە دانێک 2 3 4 ئەوەی ئۆکەیدا لەسەر ئەو غەڵەتی بۆ غەڵەتە دەڕوە هاتوومەتە هۆڵی کتێبخانەی ئەکادیمیای کوردی کە ئێستا ئاوانیش سەرقاڵی بە ئۆنلاینکردنی سەرجەم کتێبەکانیان لەگەڵ جێگری سەرۆکی کۆمەڵی ئەکادیمیای کوردی گفتوگۆ دەکەم کەوا 5 زمانی زیندوی جیهان دەزانێت بێگومان ئەوە ڕووداوێکی گەورەیە و دڵخۆشکەریشە و نیشانەی ئەوە زیندویەتی نەتەوەکەمانە کە خەڵکی تایە خۆبەخشانە و لە خۆبوردووانە کاری پێشڕەوی دەکەن بە تایبەتیش لە بواری زمان چونکە زمان وەکو دەزانن ناسنامەیە زمان کولتور و شێوازی ژیانی خەڵکە بۆیش کارکردن لەسەر زمان بە تایبەتیش لەسەر لەلایەن گەنجانێکی هێشتا بەتەمەند جارێ ئەو ئەزمونیان نییە کە ئەوە زۆر دڵخۆشکەرە بەڕاستی جێگەی شانازیە کە ئێمە گەیشتون بەو ئاستەی کە بتوانین زمانی خۆمان لە نێو 133 زمان جێ بکەینەوە لە ناو پێشکەوتوترین تەکنەلۆژیایی ئەو سەردەمە ئەوە پەیامێکی دڵخۆشکەرە و هاندەریشە بۆ ئەوەی مرۆڤ خەڵکی کورد بەگشتی کە هیوایەکیان بێتەوە بەر کە هەست بکەن ئەوان لە ئاستی دنیادا دەژین لە ئاستی دنیای ئێستاکە زۆر باشە ئەوە گرنگ بوو هەواڵێکی گرنگ بوو ئەگەر 50 ساڵ بگەڕێنەوە بۆ دواوە جەنابتان لە هەفتاکانە لە 20ەکانی تەمەندان بوون ئەو کاتە هەوڵەکانتان چۆن بوو بۆ ئەوەی زمان و ئەدەبی کوردی پارێزراو بێ بە چ ڕێگایەک هەوڵتانێکە وەکو ئەو گەنجانی ئێستا لەو تەمەنی جەنابتانان ئێستا هەوڵی بۆ جۆرا دەدەن جوانە و پرسیارە بڵێ ئەو ساکەش وا بوو خەڵکانی خۆبەخش و لە خۆبوردوو کاری جدیان دەکرد بەڵام بە ئیمکانیاتێکی زۆر کەم لە هەڵومەرزێکی زۆر سەخت و دژواریشدا کە ئەو کاتە هەڵومەرزی سیاسی لەبار نەبوو دژ بە کورد بوو ڕێگری هەبوون تەگەرە هەبوون ئێمەمانان ئەو کاتە بە زەحمەت زۆر بە زەحمەت دەمانتوانی شتێک بڵین بە زمانی خۆمان بە ئارەزوی خۆمان بۆ ئامانجەکانی خۆمان بەبێ ئەوەی بەگران لەسەرمان بکەوێ دەتوانیت گەشت بکەی بە ناو کوچە و کۆڵانەکانی زۆرێک لە شارە گەورەکانی دنیا تەنیا لە ڕێگەی گوگل ستریت ڤیو ماپەوە لە ئێستاشدا بەشێکی هەرێمی کوردستان لەسەر ئەو نەخشەیەیە هەوڵی چەند کەسێک بۆ چەسپاندنی نەخشەی هەرێمی کوردستان لەوانە کەریم قوبادی و جەبار شێخانی زۆر دیار و بەرچاون ئەمە لە بنەڕەتدا کاری گەورە کۆمپانیاکان و حکوومەتە لەگەڵ وەزارەتی پلاندانان و وەزارەتی گواستنەوە گەیاندن کەوا پێی هەڵبستن بەڵام لە ساڵی 2016 جەبار شێخانی بە خۆبەخشی و بەتەنیا خۆی و کامێرا و ئۆتۆمبیلەکەی کۆڵان بە کۆڵان دەگەڕا بۆ تۆمارکردنی نەخشەکە کۆمپانیای گوگل تەنیا لە وڵاتی بەریتانیا 290 ئۆتۆمبیلی تایبەت بەو کارە داناوە هەر ئۆتۆمبیلێک کامێرایکی نۆچاوی 360 پلەی لەسرە هەستمە کرد ئەو نیشتیمانە جوانە لەو ڕۆی تەکنۆلۆژیاوە
نقصانێکی پێوە دیارە بۆ سپاس بۆخوا بە هەوڵی تاکە کەسی خۆم توانیم پارچەیەکی کەم لە خاکی هەرێمی کوردستانی پیرۆز بخێنە سەر نەخشەی جیهانی گۆگل ستریت ڤیو ماپ کە بە خۆشحاڵیەوە ملیۆنان نەفەر لەو کاتەوەی لە ساڵی 2016 داراوە تا ئێستا بینەری ئەو نەخشەی گۆگل ستریت ڤیو ماپەی ئەو پارچەی لە هەرێمی کوردستان بوو. بەڵێ ئەو پارچەیە توانین بڵین چەندێک ئاگەر ئەگەر بە مەساحەبی پێوین کە جەنابتان خستوتان تەسەر گۆگل ستریت ڤیو ماپ. بەڵێ ئەو پارچەیە تەبیعی بە حکمی ژیانی خۆم کە ئێمە لە بریتانیا ساڵانە تەنها لە هاوینانە ئەتوانین بکڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و ماوەیەکی کەمیش لەوێ ئەبین مانگونیە بۆ 2 مانگ لەوێ ئەبین لەو مەسافە گەورەیە بەڕاستی تەنها فریا ئەوە کەوی کە چەند گوند و چەند شارێک تۆمار بکەیت. طبعا ئێمە لە ناوچەی سلێمانی لە قەزای دەربەنی خانە ژین گوندەکانی بناری بەمۆ تەواوی گوندەکانی بناری بەمۆ ئێستا لە نەخشەی گۆگل ستریت ڤیو ماپە هەیە و هەروەها بەشێک لە شارۆچکەی دەربەنی خانیش لە سیستەمی گۆگل ستریت ڤیو ماپە هەیەوە بەشێکی بچووکیش لە ناوچەی هەورامانە و تەوێڵە و بیارە ئەوانش دیسان لە نەخشەی گۆگل ستریت ڤیو ماپە هەیە. پلانت چییە بۆ دواترکەوە بۆ نمونە سلێمانی کە لە خۆتەوە نزیکە و هەولێر شارەکانی دیکە لە ڕێی جەنابتەوە بچنە سەر هەمان نەخشە؟ بەڵێ طبعا پلانم هەیە برایەک هەیە بە ناوی کاکەریم قوبادی پێم خۆشە لێرە ئاماژە بە ناوەکەی بدەم. من بە هاوکاری ئەو بەڕاستی فکرە و بۆچوونی ئەو کارە باسمان کرد بە یەکەوە پلانمان هەیە ئینشاڵڵا لە هاوینی ئایندا بەیەکەوە بینەوە بۆ کوردستان پلان وایە ئینشاڵڵا لە هاوینی ئایندەدا بینەوە بۆ کوردستان و ناوچەیەکی زیاتر لە هەرێمی کوردستان بتوانین بخەینە سەر نەخشە ڕێگای گۆگل ستریت ڤیو ماپ. زۆر باشە لە هەرێمی کوردستان بەس هەوڵی تۆ هەیە یان نەخێر ئەکرێ کەسی شمان هەبێت لە هەولێرە ئەم کاری کردبێ یان وەزارەت یان بەڕێوەبەرەتی گشتی ئەم کاریان کردبێ بۆنە نەخشەی هەرێمی کوردستان لە چەند بەشێکی دیکەیە لەسەر هەمان نەخشە بن هەیە شتیوەمان ئەو کاتێک کە ساڵی 2016 بوو کە ئێمە کە من بۆ خۆم دەستم کرد بە کارەکە لە هەرێمی کوردستانە هیچ کەسێک ئەو کارەی نەکرد بوو تەنها ئەوە بوو لە هەندێک شوێن لە ناوچەی قەڵای هەولێرە کەسێک کە کورد نییە بەڕاستی پێچە ئیتالی بێ چواردەوری قەڵای هەولێری گرتە بوو بەو کابیرایە لەسەر نەخشە ڕێگای گۆگل ستریت ڤیو ماپ دای نابوو بەڵام لە ئێستا کە ساڵی 2022 ئێمە قساکەین کۆمپانیاک لە هەولێر کۆمپانیاکی مەدەنیە هەستاوە بە هاوکاری وەزارەتی گواستنەوە گەیاندن کە هاوکارەکان چۆنە و ئەتەکێتی ئیشکردیان چۆنە من نایزانم. لە سلێمانی سەردانی ماڵی گەنجێک دەکەم کە هێشتا 15 بەهاری تەمەنی تێپەڕ نەکردووە بە تەمەن منداڵ و بە زیرەکی و توانە تەمەنێکی پان و بەبەرەکەت. لە پێشبڕکێی هاشکۆد لە گوگل بۆ ساڵی 2022 یەکەمی عێراق دەبێ هاوکات لە تاقیکردنەوەیکی دیکەدا پلەی گۆڵ دەهێنێ و بانگشتی بەریتانیا دەکرێت. هەراوەندەش نییە 2 ساڵە خاوەنی ئەپلیکیشنی کورد ئەیدا کەوا بۆ فریاگوزاری سەرەتایی دەتوانرێ پاڵپشتی بکرێت. پێشبڕکەی هاشکۆد پێشبڕکەیەکی گوگڵە کە ساڵانە لەلایەن گوگڵەوە ڕێک دەخرێت زیاتر لە 120,000 شارەزای بواری تەکنەلۆژیا و کۆمپانیا و زانکۆکان بەشداری تیاکەن و من ئەمە 3 ساڵە کە من بەشداری تیاکەم لەسەر ئاستی عێراق لە نێوان 64 تیمە کە چەند زانکۆ کۆمپانیای تیا بتوانین پلی یەکەم بەدەست بێنە بەتەنها و لەسەر ئاسی چیانیش پلی 300 بەدەستێنە لە نێوان 120,000 بەشدار بووە کەم پێشبڕکێ دەربارەی کێشەیەکی پرۆگرامینگە کە پێشتر ئەندازیارانی گوگڵ تووشی بوون ئەیانەوە بیخەنە بەردەم ئێمە بەشداربووان بۆ ئەوەی بزانن چۆن ئەتوانن چارەسەریکەن بە کورتترین ماوە باشترین سۆلوشن. تێکەڵی کۆمەڵایەتی چۆنە توخوانی خزم و کەسکەیە دانیشی لەگەڵیان ئەرەوەڵا سەردانیشەکەی بێگومان ئەنێ و باڵانسە ڕاگرتوانە ئەمە زۆر گرنگە بەبچین سەر بابەتێکی دیکە پێشبڕکێی زمانی ئینگلیزی تێنەیگڵا گۆڵ دەهێنا ئەبێ بچنە بەریتانیا پێمە بێ پرۆسەکەم بۆ باسکە پێشبڕکێی تینەیگڵ پێشبڕکەیەکی زمانی ئینگلیزیە کە هەموو ساڵێک ئەنجام دەدرێت کە لەم پێشبڕکەیە لەسەر ئاستی وڵاتان چەندەها هەزار قوتابی بەشداریە کاتووە لە ئەو هەزارە قوتابیە پلەکان دیاریەکرێن پلی هۆنڕۆبڵ منشن واتە و کەسانی کە تەنها ناویان دەێنرێت لەگەڵ برۆنز و سیلڤەر و گۆڵد من توانیم ئەم ساڵ بەشداری کەم و پلی گۆڵ بەدەست بێنم کە بانگەشتیان کردوون بۆ ئەوەی بچن بۆ بەریتانیا لەوێ بەشدیاری گەشتێکی 7 ڕۆژی بکەم. ئەپلیکیشنێکە دروست کردووە کورد ئەید ئەمە چی بوو ئامانج لی چیە هەنێ وردەکاریم لەسەر ئەو ئەپلیکیشنە پێ بڵێ ئەپلیکیشنی کوردیت ئەپلیکیشنێکی تەندروستی کوردیە کە لەو بوارەیە زۆر کەم ئەپلیکیشن لە هەموو دنیا نەکتەنها لە کوردستان کە ئەم ئەپلیکیشنە چەندەها جۆرزانیاری گرنگ لە خۆ دەگرێت کراوە بە 2 بەشەوە بەشی دەرمانەکان و بەشی نەخۆشیەکان لە بەشی نەخۆشیەکان یوزەر بەکارهێنەر ئەتوانێت ئەو ئەپلیکیشنە بەکاربێنێت بۆ ئەوی بتوانێت سێری نەخۆشیەکان کە
نیشانە سەرەتایەکانی چین چۆن بتوانێت لەگەڵی هەڵسوکەوتکە و ئەگەر حاڵەتە لە ناکاوەکان کامە گرنگترین بەشی ئەپلیکیشنەکەیە کە من زۆر فۆکسی خەمە سەر کە بۆ نمونە کەسێک تووشی گەشتکە یاخود زمان قوددان بێ یاخود جڵدا کەسێک بەکارهێنەری ئەم ئەپلیکیشنە بێتوانێت خۆی فێری فرست ئەید کە فریاگوزاری خێرا واتوانێت لە ڕێی ئەم ئەپلیکیشنۆ ژیانی کەسێک کە توشببووی ئەو کێشەیە بووە ڕزگار بکە لەوەی کە بمرێ بۆی ئەو کێشەیەوە. لە پاڵ شێوەزاری سۆرانی لیستی بەشێک لەو زمانە نوێیانەی زیاد کراون بەم شێوەیەن کوردی سۆرانی لەلایەن زیاتر لە 8 ملیۆن کەسەوە بەکاردێنرێ بەهۆچبۆری لەلایەن نزیکەی 50 ملیۆن کەسەوە لە هیندستان نیپاڵ و فیجی بەکاردێنرێ لینگالە لەلایەن نزیکەی 45 ملیۆن کەسەوە لە کۆماری کۆنگۆ کۆماری ئەفریقای ناوەڕاست و ئەنگۆلا و باشووری سۆدان بەکاردێنرێ مەیسیدی لەلایەن نزیکەی 34 ملیۆن کەسەوە لە بەشێکی دیکەی هیندستان لە باکووری هیندستاندا بەکاردەهێنرێ لە وڵاتەدا زمانەکان زۆرن ئاسامێسی لەلایەن نزیکەی 25 ملیۆن کەسەوە لە باکووری ڕۆژهڵاتی هیندستان بەکاردێ زمانی بامبارە لەلایەن 14 ملیۆن کەسەوە لە مالی بەکاردەهێنرێ کریۆ لەلایەن نزیکەی 4 ملیۆن کەسەوە لە سێرالیۆن بەکاردەهێنرێ ئایمارە لەلایەن نزیکەی 2 ملیۆن کەسەوە بەکاردەهێنرێ لە وڵاتانی چیلی و پیرۆ